السلام عليكم تابعين كان عزيز ايش شكاية راهنا كان كتابة بترزماني كردي بوليش كأويش بديتلا شكاية راهنا كاني كارينا طاو راهنيان يكمل بسم الله يكين عليه بينزل صبيهن ككاركاني نعطاه بيت هركان زوري تجاوزي طاو كري هبت بمرزق للمكان كتابك نبلا طبعا ورز دل بينزل صنع له بينو ككارينا طاو تدا بهر بينزوري طاو كرك طاو بكرة بلا من المكان كتابك النبي لين يقول لك زوانا طاو كري كارينا طاو بریتێ لە جوان هاوڵ ناوە تاکردنەوەکە بەڕۆژ بوو بەڕۆژ بریتێ لە هاوڵکار هەروە تاواکەری کاری ناتەوە سەرکەوتن بە تێکۆشانە تێکۆشان بریتێ لە تاواکەری کاری ناتەوە هەروەها چاوگە ئەوە مامۆستایە مامۆستا تاواکەری کاری ناتەوە هەروەها ناوە دیاریەکەم بۆ تۆیە تۆ بریتێ لە تاواکەری کاری ناتەوە هەروەها جێناوی کەسی سربەخۆیە ڕاهێنانی دووەم دەڵێ کاری ناتەوە بە چەند شێوە تەواو دەکرێت بیان نووسە بەڵێن کاری ناتەوە بە دوو شێوە تەواو دەکرێت بە شێوەی ڕاستەوخۆ هەروەها بە شێوەی ناڕاستەوخۆ بە شێوەی ڕاستەوخۆ واتە پێشی کاری تەواوکەری کاری ناتەواوەکەی بە بۆ لەمان نەبێتن دەڵێن مامۆستاکە زیرەکە زیرەک بریتێ لە تەواوکەری ڕاستەوخۆی کاری ناتەوە لەبەری بە بۆلی لە پێش نەهاتیە بە شێوەی ناڕاستەوخۆ واتە بە شێوەی دیاریدا پێشی کاری ناتەواوەکەی وشەکەیە پێشی وشەکەی بەیان بۆ یانش لەمان هەیە دەڵێ خەڵاتەکەم بۆ تۆیە تۆ تاواکەری کاری ناتەوە مادەم بۆی لە پێشهاتێ دەتا تۆ دەبێتە تاواکەری بەیاریدەی کاری ناتەوە لەبەری ئەمڕێز پەیوەندی لە پێشهاتیە ڕاهێنانی سێیەم هێڵبەژێر داهاتووەکان بۆ خەونی کورد ئازادیە ئازادی چییە پێشی کاری ناتەواوەتی دەڵێن ناوە تاکە تاواکەی ڕاستەوخۆی کاری ناتەواوە ساڤا دەبێت بە ژمێریە دەڵێن سێ دەبێت کاری ڕانەبردووە هەروە کارێکی ناتەواوە هەروە کارێکی تێنەپەڕە ئاو هەوای کوردستان پاکە پاک چییە؟ پاک پاکتر پاکترین پێچوانی هەیە بڵێ پیس مادەم پێچوانی کەواتە پاک هاوڵ ناوە لەم هاوڵ نای چونێتی پلەی چەسپاوە هەروەها سادێت تاواکەی ڕاستەخۆی کاری ناتەواوە چوارەم دەڵێ خەڵاتەکە بۆ ئەو بوو بوو کاری ناتەواوە پێشی بوویچمان هەیە ئەو دەڵێن ئەو جێنای کەسی سەربەخۆیە بۆ کەسی سێمی تا ئەرشی چییە تاواکەری بەیاریدەی کاری ناتەواوە لەوەرەوەی بۆی لە پێشهاتیە پێنجەم دەڵێن ئەوان پاڵەوانن لێرە کاری ناتەواوی بزوێنی کورد بەدەر نەکەوێتێ لەبەرەوەی ئەوان کەسی سێمی کۆیە ئەوان پاڵەوانن کو بزانام کاری ناتەواو بەدەر نەکەوێتێ بیکەنەرێ دەڵێ ئەوان پاڵەوان نین مادەم بەنین نەرێکرا هەروەها بزوێنی کورتەکە بەدەر نەکەت کەواتە لێرەدا کاری ناتەواو بۆ کاتی ڕانەبردووی ئێستا بەدەر نەکەوێتێ دەڵێن ئەوان جێنای کەس سەربەخۆی بۆ کەسی سێمی کۆ هەروەها ئەرشی بریتێ لە نیهات ڕاهێنانی چوارەم وەڵامی ڕاست هەڵبژێرە ئاهەنگەکە بە شەو بوو خەتی لەبن بە شەوی داهێنای دڵێ ئایا بە شەو چییە دڵێ مامۆستا هاوڵ کارە دووەم دڵێ ساز دەبێت بە ئەندازیار ئەرکی ساز چییە تەماشا مادەم کاری ناتەواومان هەیە ئەوەی لێکە بێشتە چی ئەوەی لێکە ئەش دەبێتە نیهات کەواتە ساز ئەشی وریگە لە نیهات سێم کاری ناتەواو بە چەند زۆر وشە تەواو دەکرێت ئاگادار بە کە دەڵێ بە چەند زۆر وشە تەواو دەکرێت دەڵێ مامۆستا پێنج زۆری وشە تەواو دەکرێت ناو جێناو هاوڵ ناو هاوڵکار هەروەها چاوک پرسیاری چوارەم دیاریەکە بۆ هێمن بوو ئەرکی هێمن چییە ئەوە بوو کاری ناتەواوە ئەوە شێم پێش کاری ناتەواو هاتیە دەزانم کە هێمن تەواوکەری کاری ناتەواوە بەڵام چی لێ پێشهاتی هێمن بۆ کەواتە هێمن دەبێتە تەواوکەری بەیاریدەی کاری ناتەواو پێنجەم دەڵێ پێشمەرگەکان ئازان کام لەمانە کاری ڕستەکەیە پێشمەرگەکان ئازان بەچی نێرە دەکرێت بەنی ئایا بزوێنی کورد بە دیار دەکەوێت نەخێر کەواتە لێرەدا کاری ناتەواو کە بزوێنی کورتە بەدەر نەکەتیە عەسەکە پێشمەرگەی بکە تاک بزان بە دیار دەکەی بڵێ چ پێشمەرگەکە ئەو ڕێگەکە پێت دەڵێم پێشمەرگەکە کار ناتەواوەکە بە دیار دەکەیە بۆ چکە پێشمەرگەکە کە سێمی تاکە ئەوە باشە بۆ لێرەدا کاری ناتەواو بە دیار دەکەێت لێرەدا هاتینە کۆتایی بابەتی شیکار ڕاهێنەکانی کاری ناتەواو لە مەرزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردن دانراوە بە لە کۆتایشدا وەڵامی نمونەی دانراوە دەتوانن سوودیان لێ ببینی سەرجەم بابەتەکان بەو شێوەیە کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردنیان لەگەڵدا دانراوە لێرەدا هاتینە کۆتا ڤیدیۆی ڕێزمانی کوردی پۆلی هەشتی بنەڕەتی تا ساڵێکی تر و لە ڕێزمانی کوردی پۆلی نۆمی بنەڕەتی هەر شاد و سەرفراز من سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه